سەرۆکی ئێرانی بە توندی ڕەخنەی لە پلانی نوێی ناوچەی سەرۆک باراک ئۆباما گرتووە. لەو بارەیەوە ئەمڕۆ مەحموود ئەحمەدی نەژادی سەرۆکی ئێرانی گوتی بەڕێز ئۆباما ناتوانێت هیچ لەمەڕ چالەکیەکانی ناوچەی ئێرانی بکات و هەروەها گوتیشی سیاسەتی نوێی سەرۆک ئۆباما نەبوونی ئەزموونی وەک ڕابەرێک دەخاتە ڕوو. دوێنێ سەرۆک باراک ئۆباما استراتیژی نوێی ناوچی ئاشکرا کرد و پەیمانیدا چەکی ناوچی لە دژی ئەو وڵاتانە بەکار نەهێنێت ئەوانەی خاوەنی چەکی ناوچی نین، بەڵام ئەم بەڵێنەی سەرۆک ئۆباما ئێران و کۆریای باکوور ناگرێتەوە. وڵاتی گرتووەکانی ئەمریکا و زلهێزانی دیکەی جیهان بڕوایان وایە ئێران بەم دواییانە بە نهێنی لە هەوڵی بەرەمهێنانی چەکی ناوچیدایە. ئەو تۆمەتەی تاران نکۆڵی لێ دەکات. هەروەها وڵاتە گرتوەکانی ئەمریکا جەخت دەکات بۆ ئەوەی نەتەوەیە گرتوەکان خولێکی نوێی سزا بەسەر ئێراندا بسەپێنێت تاوەکو ئێران ڕازی بکات کارکردنی لەسەر چالاکی هەستیاری ناوچی ڕاگرێت.